عزیزانی پەرست سڵاوتان لەبێ و کاتتان باش بێت ئەمڕۆ پێکەوە ئەبینە میوانی کتێب و هەروها کتێبخانەی یەکێک لە نووسەر و قەڵەم جوانەکانی نێو ئەدەبیات هەمومان بەدەنگی ئەو ئاشناین کە بەشێکی زۆر لە تێکستەکانی خۆی تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنیوە و لەگەڵ ئەو شابینین کە هەمیشە وێنایەکی جوان لە لای ئێمە دروستەکە. ئەمڕۆ پێکەوە گوزارێکەکەین بە نێو کتێبخانەکەی مامۆستا تەڵعات تایرە. مامۆستاگیان سڵاوی لەبێم کاتت باش بێ. سوپاس بۆ میوانداریەکەت. ئێمە هەمیشە تێکستەکانی تۆ، شعرەکانی تۆ، نووسینەکانی تۆ، ڕخنەکانی تۆ خوێنینەوە. تۆ خۆت کێ خوێنیتەوە؟ من ئەوەی بەردەستم کوێ دەخوێنمەوە هەرچەندە بە پێی تەمەن کە خیبرە پیا دەکەی و شارەزا پیا دەکەی کاتت نامێنێ بۆ هەموو کتێبێک تەنها و کتێبان دەخوێنەوە کە توانی سوودی هەیە بۆ تۆ. ئەو جزای لێ کۆڵینەوە بێ، توێژنەوە بێ، زمانەوانی بێ. من ئەوانەی دییان خوێنمەوە مەرج نییە باشترین کتێب بن، بەڵام کیمیایی من لەگەڵ ئەم کتێبانە دەگونجێ. مەسەڵەن من توێژنەوە زۆر دەخوێنمەوە، ڕەخنە دەخوێنمەوە، کوردناسی دەخوێنمەوە، مەسەڵەن ڕۆمان دەخوێنمەوە، کەمتر شعر دەخوێنمەوە. يعني الشعر كم تدخل خوشت شاعري يعني بلام كم تشعر دخل بلام دبي أقام لي بزام شعري كردي جيش تشو شعري فارسي جيش يستاهل دنيا الشعري شو أنا وجيش تشو قلت شعري جنجانا باشم تجربي جنزة كانوا خوش دوي أرسل الدنيا يستاهل إما تجربي وجنزاني خوش ناوي لبروي شتي ذاتي خوي عندنا سن شتە زاتیەکانیش خۆ دەزانی پڕە لە مەحرومی پڕە لە دنیا بینیەکی زبەری ینی تۆ گلیان زۆرە لە دنیای وەکو هەر گەنج خۆی عادەتەن گلەی زۆرە لە دنیای ئەمە جواب بووینە بەڵام دەیان خوێنمەوە دڵم بە بەهرەکانیان خۆشە بە توانەکانیان خۆشە. ئێمەی کورد ژانری شعر بۆ ئێمە بوونمانە، یعنی بوونی ئێمە هەمیشە ناو ژانری شعرا بووە. یعنی لە ئەحمەدی خانیەوە دەوڵەتداریمان، ڕۆشنگریمان، فکرمان، دڵاریمان، مەرگمان، مقاومەمان، بەرگریمان هەموو لە ڕێگەی شعرەوە بووە. دروستە. جەبا پێکەوە بگەڕێنەوە بۆ ساڵانێکی زۆری بەر لە ئێستا و دەستپێکی خوێندنەوەت. پێم خۆشە بزانم بیرچای یەکەم کتێب کە خوێنتەوە چ کتێبێک بوو؟ بۆی گەر هەبێت لە کتێبخانەیە مەژەستە بۆ دوای بگەڕێن و سوودی لەوەرە بگرین. من یەکەم کتێب کە بەجددی خوێنمەوە ئەوانە بحكم أوي عربي باجو كتابي شيء أبي حين توحيدي وناوي الإمتاع والمؤانسة، يعني دكاتة تيجي خوشي تقريبا. أبي حين توحيدي بمنظور تعصبو لبروي دويس فلسفة يوناني لقل شريعي إسلامية هاو تريب كاو بيكون زيني وتي باشا لشريعة وشي تي باشا لفلسفة بیکاتەیەک بۆ مشتێکی زۆر تازە و خۆش بوو. دواتر هاتمە سەر ڕۆمانە کوردیەکان، دواتر هاتمە سەر خوێندنەوەی مامۆستا حوسێن عارف، هاتمە سەر خوێندنەوەی مامۆستا حەمە موکری، هاتمە سەر خوێندنەوەی مامۆستا محەممەد مەولود مەم، چیرۆک نووسەکانی خۆمان، یانی ئەو چیرۆک نووسانەی مەسا حەمەدۆک ئەوانەی کە تەرجەمە کرابوون لایەن يعني بابلين ما مستحي قوري ترجمة ما هبو بلي مثلا حسن قزلزي، عبد الرحمن زبيحي، شكور مصطفى، بابلين عبد الله حسن زادة، أمانة يعني أمانة سابات يكون بو إيما كبري يكون كتيايدا لساي زماني كردي دا حساينوا كأوكاتا من لبير ما تظلمي لكرد دكرا تقاطو قريك بو تنبونيك بو رش بجيري ورش كشتني شي حزبي بعسي أوكات كتب بو إما تاكا درفت بو يعني هين مامۆستا موسى عنتر شهيد موسى عنتر قسەیەکی هەیە لە سەر کوردستانی باکوور دەڵێ ئێمە زمانمان لێ قەدەغ کرابوو هەموو شتێکمان لێ قەدەغ لە ڕێگای لاوکەوە نەجاتمان بوو، یعنی لە ڕێگای لاوکەوە زمانمان نەجاتدا، زمانی کوردیمان دەرباز کرد لەو هەموو هەڕەشەیە، بەڵام بەڕاستی ئێمە لە ڕێگەی کتێبەوە کورد بوونمان دەرباز کرد، یعنی چێژمان لە کوردبوونی خۆ. دروستە. اینجا لەوانەیە پرسیار بێت لای من بڵێم لەوانەیە مامۆستا تەڵعات لە خێزانێکی با بڵێن نووسەر بێت، باوکی براکانی مامی کەسێک لە خێزانەکەی بەر لەو نووسەر بوو بێتن، شاعیر بوو بێتن، کتێبیان نووسی بێت، ئەمە هەیە یاخۆ؟ نەبووە لە بەرەباری کەسی لە خێزانەکەت؟ بەڵێ ئەوان وەکو هەموو گەنجێکی تر کە گەنج کتێب دەخوێنێتەوە، ینی
کتێبیان دەخوێندەوە بەڵام کتێبخانە هەبێ و ببنە نووسەر و حەزی نووسینیان هەبێ نا ئەمە زووتر تووشی بەرکەوتم بەرکەوتنەکە چۆن بوو لەکوێ کتێبت بەردەستە خست چونکە بەڕاستی ئەگەر بگەڕێمەوە ساڵی 80کان و 90کان و بەر لەوەش کتێب بە زمانی کوردی زۆر کەم بووە سەرچاوەکان زۆر کەم بوون ئەگەر کتێبێکیش بەردەست بوو بێت ئەوەنەی کە من بەشێک لە نووسەرانی دی کەوتوم کتێبەکە زۆر بە زەحمەت بە عەرەبیش دەستکەوتووە هەندێک جارێ سەری بۆ گیراوە هەندێک جار هەیە لە ڕفیقەکان و لە هاوڕەکان براون ینی ئەم بابەتانە بەرتۆش کەوت بێکومان هەچەمە کۆمەڵک برادر بووین لە گەڕەکی کوران گەڕەکیژی هەژار نشینی یعنی پڕمەردایەتیە کوران وەکو چوارباخی ئێرە مەسەلەن کتێبمان دەگۆڕیەوە من بەختم هەبوو کە عەرەبیم دەزانی کە عەرەبیم دەزانی مەسەلەن لە گەنجێتیە هاوڕێم دکتۆر سەرور عەبدوڵڵا کە ئێستا لە بەرلیندا دەنیشی ئەو توێژەرە نازدارەی ئێمە مەسەلەن کتێبی بۆ دەهێنام کە ئەو مەسەلەن لە ئێمە دەوڵەمەندتر بوو هەبوونتر بوون کتێبی لە سووریا بۆ دەهات لە مەغریب بۆ دەهات لە بەغدادی خوێن لە مووسڵ دەی خوێن تەڵەبە بوو لە مووسڵ کتێبی دەهێنا مەسەلەن کتێبخانەی ماڵی ڕەوانشاد دکتۆر مارف خەسنەدار بۆ من سەرمایەشی گەورە بوو ینی بۆ من هەمیشە کراوە بوو یعنی دکتۆر مارف کە بە عائیلیش بە خێزانەوە دەچونە سەردانی بۆ ماڵێک جار بێنە بەجێ دێشت لە کتێبخانەکە دەیان بۆ خوب خوێنەوە دێنەوە سەلاجە ماڵەکەی خۆیان ناوە بە مامۆستا تەڵعات وتیانە تۆ توانی لێرە وەکو کتێبخانە دیگو علاقەت لە مەدخەلەکە نەبێ ئێمە کلیلی دەرگایەک بوو لە حەدیقەوە دەچێژوریە لە باخچەکەوە وتیانە ئەمە بخۆت دێی دەڕۆی ئەمە سەلاجە پڕی خواردنە کێشەت نەبێ یعنی من ئێستا بیر لەوە دەکەمەوە ئەو مەردایەتی ئەو دڵە گەورەی دکتۆر مارف خەزەندار کە هەمیشە حەزی لێ و کتێب بخوێنێتەوە گەنج کتێب بخوێنێتەوە بنووسین تەمەشای نووسینی دەکردین مناقەشەی دەکردین زمان کتێبت برد لەو سەردەما بۆ خۆتی هەڵگری دکتۆر مارف کۆم کەسیش لە کتێبی خۆی خۆشەویست سێ کتێبی تاریخی ئەڵمانیا هیتلەریم برد فەوتا لام فەوتا ئیتر گەنجیش بووم شەرم دەکرد بچمەوە لایەوە ئەنە چەند جار جوابی لە ناردم دێگووا بە کتێب بە قوربانی تەڵعات بێ بەس بابێتەوە لە ئاخری تەمەنی پێش ئەوەی وفات کە بە ڕەحمەت بێ یەک دوو جار بینیم بەڵام بۆ ئێمە کۆمەڵێک خەڵک هەبوون لە هەولێر سەرمایە بوون یعنی مەسەلەن یەکێکی وەکو مامۆستا مەحموود زامدار مەسەلەن گەنجێک بوو 12 ساڵ 14 ساڵ 15 ساڵ هانیە دای شەری بۆ بڵاو دەکردیەوە لە هاوکاری لە جەردی عێراق لە گۆڤاری کاروان لە چوزانم لە ئۆتۆنۆمی لەوانە یارمەتیە دای بۆ من زۆر جێگەی دڵخۆشی بوو کەونەوە ئەدیب و نووسارانەمان لە هەولێرێ هەیە مەسەلەن مامۆستا سەعەدوڵڵا پەرۆش مامۆستا نەوزار ڕەفعات مامۆستا ئیسماعیل بەرزەنجی کەوانە لە جیلێک لێ پێش ئێمە بە ڕەحمەت بێ فەرید زامدار ئیتر هەمیشە دەستیان بە ئێمەوە بوو مامۆستا هاشم سەڕاج ئەنوەر مەسیفی یعنی ئەمانە ببوونە ئایقونەی یان ئایکۆنی سەقافی و ئایکۆنی ڕۆشنبیری و ئەدەبی لە هەولێر جاوی کە لێرە بینین ئەمە بەشێک لە کتێبەکانی مامۆستا تەڵعاتە بەشێکی زۆری لە پایتەخت لە هەولێر بەجێهێشتووە لەکوێ بەجێهێشتووە ماڵی بابم برام با هەندێک لای برادەرەکانم من ئەو کتێبانی لە هەولێر بوو نەمهێناوەتە ئێرە دەستنووسی کۆلیتیایە کتێبیتیایە کە من لە مەسەن لە 80 کڕیومە لە 80ەوە کڕیومە ئەو کتێبە کونانێکم شتێکت بیرە لەسەر کتێبێک نووسی بێتت کتێبێک هەبووی کۆڵن وێڵسن بە ناوی ئەلام و تەمی من زۆر منداڵمەوە کتێبم خوێندەوە باسی لە بێ ئینتیمایی دەکا بێ ئینتیمایی نەک بەومانایی بێباگبی بەرامبەر بە هەموو شتێک نە بێ ئینتیمایی وەکو با بڵێن وەکو مەولانە ڕۆمی کە لە هەموو شتێکا تاوێتەوە لە مەڕێکە سۆزە دۆزێتەوە لە درەختێکە ژیان دۆزێتەوە لە جۆگەلەیەکە مۆسیقات دۆزێتەوە لاموتەمی باز لەو نەوە ئیسان دەکات کە هەموو با بڵێن خەڵکە بلیمەتەکانی دنیا لاموتەمی بوونە بۆمانەی پەرد بوونە خۆنەویست بوونە ئەم کتێبە لەسرم نووسی ینی دەبێ سی سلزاری بخوێنمەوە ینی لە بیرن نەچێ هەمیشە بخوێنیەوە فعلەن ساڵی جارێک دوجارم دەخوێندەوە من کتێب هەیە 70 جارم خوێندەوە 60 جارم خوێندەوە بەڵێ ئەمە یەکێک لەو کتێبانەی کە مامۆستا تەڵعات زیاد لە 70 جاری خوێندەوە بەخوا زیاتر چونکە هەموو ساڵێ 15 جارم خوێندەوە یعنی مەرز نییە هەموو جارێ لە بەرگەوە بۆ بەرە خوێنومێتەوە بەڵام دائیمە لە بەردەستم بووە بۆچی ئەی خوێنیتەوە ئەم کتێبە ئەم کتێبە شەربەتاوی یان خۆشاوی ئەزمموی نووسەرێکی گەوری وەکو نیکۆس کازاکیە یعنی من لە بیرما ئەم کتێبم یەکەم جارە ماڵی دکتۆر مارف خەزدار بینی یەکەم جار کە خوێنمەوە
تقرير إلى غريكو رابورت بو غريكو أم كتابة من هندي شبه لبرة يعني مثلا ضلي بدار سوالم قد باسي خوان بوبكا شروي كرت شروي دركت قصكي أو بتشروي خوا يعني شروي يعني شو دركت جيان نوا مثلا بير مدلي من تيريكم بدستو إخوة رام ماشي شزور با نبصرم رام شي شزور با بيكم هدفك رام شي رام ناشي شي جريني شي جرينجي بصرانم ددا إذا مثلا يعني اشتوايتي مثلا آخر فصلكي باز لمردني خوياك دلي وكو كريكار كرستكانم كودكمو وقتون عصري مثلا عصر كريكار تكشو يلتيو كلوبلكان منيش كلوبلكانم كودكمو كبريت لبيستن لبينين لتام كردن لدزليدان او بينس هستي كيما كاري بدكين كرستكانم كودكمو منيش دتمو مالكم وكو جوجك دتمو جيرزوي نقل برای هیلاک بوم نقل ولی دنیا هیلاک بوم نه بلام خوری تمن خریک آواده بی یعنی او کتابه بس لوان بله جلنی وان ام دو کتابه کامیان حالا بجاری نیکوس کانزاکی اما حالا بله خریف بطریره امیش یادگاری کی زور لگالیه من باور کم کتابونه خونو تو جاروی دراوا یعنی با عرق و بهینو آوانه کلش رنگ بیجارم کریبی بخوازیاتر یعنی لهشتا کانو منو خونتوا لهشتا و چواری کم زار ولا بیر ما خونوا ادبیاتی امریکای لاتین ادبیاتی من نزیکا کو ادبیاتی اوروپینیا ادبیاتی اوروپی توزیل البرزانیه ادبیاتی امریکایی لسه پیر معنا لسه نانا وکی تنیشت معنا لسه بابلین مامانه کی جیران معنا ایتر خومانه زور خومانه ادبیاتی امریکایی لاتینی ادبیات زور زندوا ادبیاتی جیانه یعنی بونی پیکنی لیدکی بونی عرقی لیدکی يعني بوني قرمالي دكي كاك طلعت خواننوي زور الهامي نوسيني شعري توبو ياخد کەسێک شتێک ئیلهامی نووسینی شعری تۆ بوو چکەوەنی منە زانم سەرەتا بە ڕەخنە دەستت پێ کرد بە تێکست دەستت پێ کرد دواتر ئینجا هاتیتە نێو دنیای شیعرەوە ڕاستەکەی من ئەوەندەی با بڵێن توێژنەوەم نووسیوە ڕەخنەم نووسیوە وتاری ئەدەبیم نووسیوە کەمتر شعرم نووسیوە زۆر تاخیر شعرم نووسیوە چەندە من لە بیدایەتەوە شعرم دەنووسی بەڵام بڵاو نەدەکردەوە یەکەم شعر ناوی چی بوو کە نووسی یەکەم شعر بە ناوی ساباتی خۆشەویستی بوو لەسەر باینجام بوو یادی بەخێر ڕەوانشاد محمود زامدار بوو بڵاو کردمەوە جێگەی هاوکاری هیچ کۆپیەکیت لێی نەماوە؟ لێم ماوە لە 1985 تەمەنم 14 ساڵ بووە هەتا بەیانی ڕۆژنامەکەم لەگەڵ خۆم خەواند لە خۆشیان هەستێکی جیاوازە جامە بزانم هیچ کام لە کچەکانت تەمەن درێژ بن ئەزانم زۆر خۆشەوێن هیچ کامیان ڕێچکەی تۆیان گرتووە؟ وەکو نووسین نانووسن بەڵام وەکو خوێندنەوە بڵێ ئەچەنەوە زیاتر بە زمانی ئینگلیزی دەخوێندنەوە ینی با بڵێن کتێبخانەی خۆیان هەیە بە ئینگلیزی لە کتێبخانەکەی من جیاوازە خۆیان لە ژوورەکانی خۆیان لەگەڵ ئەوان کتێب ئاڵوگۆڕەکەیان من بۆیان دەکڕم یان با بڵێن کە دەچین دەڵێن باوە چی بخوێنینەوە یعنی ئەو کتابەی کە زۆر لات مەبەستە و کتابەی لایت تۆ لات گرنگە ئێمە دەبێ بیخوێنینەوە کامەیە مەسەڵەن ڕۆمانەکانیان ینی بە پرس و ڕای من کڕیوە مەسەڵەن گوتومە ئەم ڕۆمانە چیان بۆ پێشنیارەکەی زیاتر با ئێمەش بزانین زیاتر ئەو ئەدەبەی کە ئەدەبی خەڵکە ئەدەبێکە کە لەناو خەڵکایە یعنی مەسەلەن من مارکیزم بۆ پێشنیار کردوون ئێرنستی هەنگوایم بۆ پێشنیار کردوون ئۆرهان بامۆکم پێشنیار کردوون بێگومان لە کوردیا مەسەلەن پێویستە حاج تۆفیقی پیرەمێرد بناسن پێویستە بزانن نالی چییە پێویستە بزانن عەبدوڵڵا گۆران چییە پێویستە بزانن ماوسە شێرکۆبێکەش چییە یعنی ناکرێ من دایان بڕێنم لە با بڵێن لە ژینگە کوردیەکە یان ژینگە ئەدەبیە کوردیەکە ئەوەی بچووکمان زۆری حەز لە نواندن و لە
ئاکتینگ و لە تەمسیل و ئەوانەیە تەسەور دەکەم بچێتە ئەکادیمیای ان شاء الله فرسەتێکی بۆ بێتە پێشەوە لە درامایەکیان خۆشیە پێت خۆشە بێکومان بێکەورەیە بۆ من بێکومان خۆشە باوک پشتگیری کچەکەی بکات بۆ بێکومان بابەتێک ئەگەر پژگیری کچن نەکەی لە گوێگرتن لە مۆسیقا لە گوێگرتن لە چوونە شانۆ چۆن دەکرێماوە ژیان بێ مۆسیقا و بێ مەسرح و بێ دراما و بێ سینەما ناوێت ناکرێ تەمەند درێژ بن ئینشەڵا جامێ بزانم لە تەمەنی خۆت چەند جار کتێبخانە دروست کرد و فەوتا و کام کتێبانش کە زۆر گرنگ بوون بۆت ئێستا لە نێو کتێبخانەکەتا نابینم من 4-5 جار کتێبخانە داناوە و فۆتا و بردویانە و حتى لە منداڵی لە ماڵی بابم کتێم کۆ دەکردەوە ئیش فۆتا ماڵی باپیرم دەکا کە من باپیرم بەخەویە کردم ئیتر لەبە کرێچێتی ئەوانش 8-9 ساڵێ کرێچی بووین ئیتر دەیان بەردیان دەبدایەکیەک یان پێشکەش نووسو جێم نەبوو دەچوونە خانوویەک جێ کتێبخانەی نەبوو ئەوانە نەوەگەم باوەڕم وایە قسەیەک هەیە دەڵێ لە هەموو ماڵێکا پێویستە کتێبخانە لە سەلاجەکە گەورەتر بی یعنی ئەگەر پێی بڵێن ماڵ ئەگەر ناوی بنین ماڵ پێویستە ئەو ماڵە کتێبخانەکەی لە سەلاجەکەی گەورەتر بی بە تایبەتی خاتو دەرن بۆ ئێمەی کورد بۆ ئێمە مەسلەی ئەدەبیات مەسلەی زمانەوانی مەسلەی هونەر مەسلەیەکی وجودیە یعنی ئێمە هیچ ترمان نییە شانازی پێ بکەین مثلا بەداخەوە قەوارەیەکمان نەبوو دەوڵەتێکمان نەبوو لە ناو زمانە ژیاوین ئێمە نەفی کراوین لە ناو زمانە یعنی من ئێستا حتا برادرم هەیە کە دەچمە بەرلین مەسەلەن زۆر دەدوێت دەڵێم چی دەڵێ من غەریبی زمانی کوردیەکەم دەوێت بێتەوە ناو زمان ئێمە لە منداڵدانی زمانەوە هاتوین بە زمان ئێمەی پاراستووە کەس شایدی بۆ بوونی ئێمە نەداوە نە دەوڵەتێک نە موەسسەسەیەک نە توێ کورتەکان کە شایدی نەداوە بێجگە لە زمان نەبێ کێ زۆرترین کتێب لێبات کێ بۆ ئێرە ئەزام خۆت دەست و دڵێکی زۆر باش هەیە جا ئەمە یەکێک لە جوانترین با بڵێن ئەو وێنانەیە کە لەسەر کتێبەکانی مامۆستا تەڵعاتە ئەمە بە دیاری بۆ من بوو ئەم بۆ دیارێکی ئەمە هی هونەرمەندێکی ئێزگار گەورەیە ئێزگار نازدارە مامۆستا قەرەنی جەمیل ڕێزمان هەیە لێرەوە سوپاس یەکەم قەڵەمێکی زۆر جوان هەیە زۆر تایبەت هەر خۆش پیاوەش نازدارە مێژووکی نازداری هەیە تێگەیشتێکی بەرفراوان و جوانی بۆ ئەدەب و بۆ هونەر و بۆ شێوەکاری هەیە من هەمیشە ئەزیێت هێدەم و سوپاس یەکەم کە لە کتێب چاپکردنا دائیمە مۆتیڤم دەداتی و لەگەڵ ما بەشدارە بێەوە جا قەت کتێبی بە بڵێن یەت بۆ ئێرە کتێب بەرێت یان کێ زۆریەت کتێب ببا وەڵڵاهی با ناوی نێنم بەڵام برادرم هەیە مەسەلەن من باوەڕم بە خاوەنددارێتی کتێب نییە خاتو دەرو باوەڕت پێی نییە نەخێر من پێم وایە وەکو ئاو وایە ئەوەی تینی بێ دەیخواتەوە کتێب وەکو یعنی من کتێبێک 3 جارم خوێنێتەوە 2 جارم خوێنێتەوە تازە نای خوێنمەوە بەس ئەمانە نابەخشیت ئەمە دەبێ بیکڕمەوە ئەرێ بخوا یعنی ئەو کتێبە دەبێ بیکڕمەوە یعنی ئەو کتێبانەی مارکیز ئەو کتێبانەی کە من حەز مەسەلەن زۆربانی کۆنسکازایی مەسەلەن هاملێتی شکسپیر مەسەلەن سۆفۆکلیس مەسرحیش سۆفۆکلیس دەبێت لام بێت 1001 شەوە کتێبی 1001 شەوە ئەوە دەبێت لەژێر سەرینی هەموو کەسێک زۆرێک لە نووسەرانی هاوتەمەنی خۆت حەزیان بۆ کتێبەیە و یادگارێکی زۆریشیان لەگەڵی هەیە هیوادارم کتێبخانەکەت هەمیشە ئاوەدان بێت و هەر کتێبی لێ ببەخشی و هەمیشە قەڵەمی خۆت و دەنگە تایبەتەکەشت کە بەڕاستی ئێستا سوشال میدیا لە هەر شوێنێک ئەیکەینەوە یەکێک لە ستافی خۆشمان ئەمڕۆ پرسی وتی بپرسە بزانە کام شێعرانی ئێستا تازەیە بە دەنگی خۆیەتی و هەستێکی چۆنە گەر لە کۆتایی پرۆگرامە پێمان بڵێ کە خۆت شێعرەکانی خۆت ئەخوێنیتەوە هەستێکی چۆنە بۆ تۆ خەڵکیش چۆن کە ئەدبیرین لە دەرەوە من کیفم بە شعری خۆم نایە كيفت بينا قد يعني قد حزم لا تكستي خوم نبوه لبرتسيش كاتي خوي دايكم كتيش لي دنا ناين دخوارد دما قدالون ان خوي دي قد اوندا حالاي تيش لكاتو بس ما اشتهامنا معه من اوندم هنا وبردومه وهنا وبردومه يعني جارويه تسارده لا بربو كنومه السيدر كنومه تشكرتم كنو توبو شوار دير اوندم هنا وبردوه
یانی تابی نائشتیهام نەما زۆریش لەگەڵی ژیان زۆر لەگەڵی ژیاوم بەڵام وەکەوەی کە خەڵک حەزی لێبێ ئەوە جێگەی شەنازیە لۆ من چونکە خەڵکی ئێمە شتی زۆر سادەی دەوێت جوانی دەوێت یعنی لە سیاسیەکە دەستپاچی دەوێت لە ئەدیبیەکە ڕازگۆیی دەوێت لە فیتەریەکە دەستحەقی خۆی دەوێت یانی شتی گەورەمان لێ داوا ناکە میلەتی ئێمە میلەتشی هین نییە میلەتێک نییە زۆر داوا کار بێت داوای مستحیل بکاری داوای ئاوەکە داوای کارەبا دەکات داوای نووسەر دەکات مؤدەب بێ هونەرمەند ڕازگۆ بێ و احترامی خێزانەکەی خۆی بگری و مناڵەکان شتی زۆر سادەی لە ئێمە دەوێت دووبارە ماڵتەر ئاوەدان بێت کتێبخانەکەتەر ئاوەدان بێت و قەڵەمەکەش هەمیشە لە نووسینی جواناوێت ئەمڕۆ گەورەت کردین ئێرە ماڵی تۆیە ماڵی خوشک و برای خۆتە ماڵی کورساتە سپاس بۆ هاتنتان زۆر سپاس بۆ کاکتاڵەکیان سپاس جانی من